گروپی شانۆیز بۆ شانۆ دیارەیەکێکە لەو گروپە هەرە دیارانەی کە چەندین شانۆکاری بتوانە لە نێو ئەم گروپە هەن و لە دوایین کاریشانە دیارە شانۆی سرودێک بۆ ئیکارۆز بوو کە بە خۆشحاڵیەوە بۆ ماوەی 5 ڕۆژ لە شاری هەڵەبجەی ئازیز نمایشکرا بە ستافێکی تایبەت و بینەرێکی زۆر باشەوە و بڕیارە ئەم شانۆیە بێنرێتە شاری سلێمانی وارووا ببرێتە شاری هەولێری خۆشەویست و بۆ لەو دوو شارەشا بتوانێت نمایشەکانی بەردەوامی پێبات. نمایشی شانۆی سرودێک بۆ ئیکارۆز دەبێتە میوانی شارەکانی سلێمانی و هەولێر. سرودێک بۆ ئیکارۆز پرۆژەی نوێی شانۆیز بۆ شانۆیە لە شاری هەڵەبجەم پرۆژێ بە دوو قۆناغی جا و دوو ستاف لە شارەکانی هەڵەبجە و سلێمانی پرۆڤەی بۆ کراوە. لە 27 مانگی ڕابردوو لە شاری هەڵەبجە بۆ ماوەی 5 ڕۆژ نمایشکرا. بڕیارە لە کۆتایی ئەم مانگە پرۆژەکە بێنرێتە شاری سلێمانی و لە هەولێریش نمایش بکرێ. ئێمە 5 ڕۆژ لە شاری هەڵەبجە نمایشمان کرد. ئەو 5 ڕۆژەی لە هەڵەبجە نمایشمان کرد بینەرێکی باشمان هەبوو هەرچەندە بڕوامان وایە کە و دڵنیاین بە دوای ئەم نمایشە زیاتر بۆمان دەرکەوت کە شاری هەڵەبجە لەژێر بارودۆخێکی زۆر قورسی ئالۆز و زەخت و زوقوتی فکری لەلایەن تەرەفە جیاوازە فکریەکانی شارەکەەوە ئەژی بەڵام ئێمە بینەرێکی باشمانە بوو لە شاری هەڵەبجە و بینەرێکی شیاو بە ئیشەکەی خۆمان بە ماوەی 5 ڕۆژ بە بەردەوامی لە هۆڵەکەی ئامادەگیان هەبوو. پاش نمایشکردنی شاری هەڵەبجە ئێمە لە شاری هەولێر نمایشەکەین لە سەرەتایە لە هەفتەی مانگ لە چوارچەوەی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ لە هەولێر ئێمە لەوێ نمایشەکەین. پاش ئەوەش لە 25 مانگ لە شاری سلێمانی و تا ڕۆژانی دواتریش بەردەوام بین لە نمایشکردن لە شاری سلێمانی. ئێمە لە شاری سلێمانی تا ئێستا کارگەی کولتورمان هەڵبژاردەوە بۆ نمایشکردنی کارەکەمان. ئەمانوێت لە ناو کارگەکەی شوێنێک بدۆزینەوە بۆی نمایشی تیا بکەین کارگەی جگەری جاران. بەڵام ئەوەی کە چەند ڕۆژ دیاریەکەی نەکەوێتە سەر پێشوازی بینەران لە کارەکە ئێمە بە سەرەتا دە ڕۆژ نمایش دیاریەکەین. پاش ئەوە ئەگەر بینەرمان بەردەوام بێ و دە ڕۆژە زیاتر و